واڵی بووم هەر ڕووداوێک لە ناوچەکە ڕوویدا بە بەرپرسی وێنەکانی ئەو ڕووداوانە بووم. وەک پێیام نێردرامە ناوچەی حاجی ئەمەران و نەوسود. لەوێ ئەو ئاوارانەم بینی کە هێزی سەدام لە ناوچەکانی خۆیان دەری کردبوون و ڕویان لە سنوورەکان کردبوو. زۆر ئازاردرابوون. بینیم خەڵکێکی زۆر لە ڕێگەوبانی کوێستانەکانەوە دێن و دەیانوێ بگەنە سەر سنووری ئێران تاوەکو لە کەمپەکاندا جێگیر بن. لەو کاتەدا دیمەنی زۆر ناخۆشم تۆمار کرد. بەڕاستی زۆر دەردناک بوو. خەڵکێکی زۆر دەبووایە بەسەر ئەو گردە دژوارانەدا ڕێگا ببڕن کە لەو ناوچەیە هەبوون. پیرە پیا و پیرەژن، منداڵ، ژن زۆر بە سەختی دەیانتوانی بەو ڕێگەیانەدا بڕۆن. بەڕاستی ئەو دیمەنانە بە خەیاڵدا نەدەهاتن و باوەڕ نەدەکران. بۆچی دەبێت کورد بە درێژایی مێژد و وا بچەوسێنرێتەوە بە چ تاوانێک چ گوناهێکیان کردبوو؟ خۆ ئەوانیش مرۆڤن، ئەوانیش حەزیان دەکرد وەکو هەر مرۆڤێکی دیکە بە ئارامی بژین. بۆچی دەبێت دەردی ئاوارەیی بکێشن؟ نازانم. بەڕاستی ئەوە بۆ منی هەواڵنێر و وێنەگر کە ساڵانێک بوو دەردی کوردم هەست پێ دەکرد جێگای پرسیار بوو. یەکێ لەو دیمەنە سەرنجڕاکێشانە کە تۆمارم کرد دیمەنی پیرێژنێک بوو. دەستینەوەکانی خۆی بە پەتێک بەست بوو، لە دەستی خۆی گرێدا بوو. بە دوای خۆیدا ڕای دەکێشان لە ترسی ونبوونی منداڵەکانی. دەترسا منداڵەکانی بەم لا بەولادا بڕۆن و لێکدا ببڕێن یان لەو هەڵدێروبانە بکەونە خوارەوە. ئەوە بۆ من وانەیەک بوو کە بۆچی ئەم پیرەژنە دەبێ ئاوا چارە ڕەش بێت. لەو تەمەنەدا خۆی ونەوەکانی ئاوا دەربەدەر بکرێن بەبێ دایک و باوک بە تەنیا، چونکە هیچ دایک و باوکێکم نەبینی لێیان نزیک بێتەوە. نازانم ئاخۆ دایک و باوکیان لەکوێ بوون، نەمبینین. زۆر حەزم دەکرد دایک و باوکی منداڵەکان ببینم. نزیکەی نیو کاژێر بۆ چر خولەک لە دەوروبەریان بووم و چەندین وێنەم لێیان گرت. یەکێ لە وێنانەی کە زۆر بەدڵمە هی ئەو دیمەنەیە. ئەو وێنەیە زۆر کاریگەری هەبوو. ئەوە بۆ مێژوو تۆمارکرا و بۆ هەمیشە دەمێنێتەوە. تەواوی ئەو کەسانەی ئەو وێنەیە دەبینن بە حاڵەتێکی تایبەتەوە لێی دەڕوانن. بەڕاستی تەواوی بەدبەختی و دەربەدەری و ئاوارەیی لەو وێنەیەدا دەبینرێت. وێنەیە کە بەرامبەرە لەگەڵ هەزاران هێڵ. منداڵانی دیکە هەبوون کە باوکیان خستبوویان نەعارەبانەوە یان هەر شتێک کە توانی بای جوڵە بکات. منداڵەکانیان سوار دەکرد هەتا سنوور پێی دەهاتن تاوەکو زیندوو بمێننەوە. ئێمەی مرۆڤ کردومانەتە عادەت کاتێک گوێنەیەک یان فیلمێک دەگرین خێرا سەیری دەکەین و پێی پێدەکەنین یان ناڕەحەت دەبین یاخود پێمان خۆش دەبێت. بەڵام ئەو کەسەی وێنەیم لێگرت هێندە خەم دایگرت بوو، هێندە بیری لە داهاتوو دەکردەوە. هەردوو قاچەکانی ئاوسا بوون، هەردوو قاچی تاوەکو ئەژنۆی پێچا بوون. لە چەند لایەکەوە بە پەڕۆ بەستە بووی تاوەکو بتوانت ڕێگا شاخاویەکان ببڕێت. بە تەنیا بەو ڕێگایەدا دەهات و بیری لە داهاتوو دەکردەوە. ماوەیەک لەگەڵی بە ڕێگاکەدا ڕۆیشتم، بینیم گوێی بە کەس نەدا، هەر خۆی بە تەنیا ڕێگای دەبڕی. وێنەکانی من ئەگەر لێیان بڕوانی زۆر هەست بزوێنن، چونکە خۆم هەستیارم بەهۆی وێنەکانەوە ڕابردووی خۆمم بیر دەکەوێتەوە. بیری کێشە و دەردەرسەریەکانم کەوتەوە. وێنەی دایکێکم گرت کە زۆر ماندوو بوو. بەڵام ئەو دایکە زۆر ناڕەحەتی کردم. چەند خولەکێک سوڕامەوە ئەو لاو ئەملام کرد تاوەکو سەیری کامێراکە بکات، بەڵام سەرنجی نەدا. پێدەچوو لە نێو هەناویدا دنیایەک فرمێس کۆکرابێتەوە. بە هیچ جۆرێک سەیری کامێراکەی نەدەکرد. منداڵەکەی توند لە ئامێز گرت بوو، پەنجەکانی خست بۆ سەر ڕوخساری منداڵەکەی کە لە باوەشی گرت بوو. بەردەوام سەیری کوڕە 5-6 مانگەکەی دەکرد. پێم وابێت جگە لەو منداڵە هیچی دیکەی بەلاوە گرنگ نەبوو. لەوانەیە بیری لەوە کرد بێتەوە
کە داهاتووی خۆی و منداڵەکەی چی بەسەر دێت. بۆ منیش پەرێشانی ڕوخساری ئەو دایکە هەمووی جێ پرسیار بوو، بۆچی دەبێت بەو جۆرە بێت؟ گوناهی ئەو دایک و کۆرپەیە چییە لەو شاخ و بەفر و سەرمایە؟ هێندە ماندوو شەکەت بوو دانیشتە بوو. پێم وابێت چەند لۆپە شیرێکی نەبوو بیداتە منداڵە ساواکەی. ژنێکی ژیری 50 ساڵان بینی، ئەوەندە بە ڕێگا سەختەکاندا بە پێخاوسی ڕۆیشت بوو، گۆرەویەکانی درابوون و لە هۆش خۆی چوو بوو، گەر بەوردی لە وێنەکە بڕوانی دەیبینی. لەو بەری شەقامەکە شتێکی لە ژێر سەری دانابوو، لەم هەموو ژاوە خەوی لێکەوت بوو. ئەوە ڕێگەی بەدبەختی و چارەڕەشی ئەوان بوو کە ئێمەی وێنەگەر شاهێدی بووین. بەڕاستی ئەو دیمەنانە دەربڕی ژان و بەدبەختی و بێچارەیی ئەو خەڵکە بوو. 2 یان 3 ڕۆژ بوو هیچیان نەخوارد بوو. هەر مرۆڤێک بۆ ڕزگارکردنی گیانی خۆی دەستی هاوکاری بۆ یەکێکی دی درێژ دەکات. خەڵکی ئێمە بە هەموو چەشنێک ئامادە بوون یارمەتیان بدەن، بەڵام دایکە پیرەکان و ژنە سکپڕەکان گرنگتر بوون و کەسانی خاچی سوور جیهان کردبوونەوە. ئەو مەڕە هی خەڵکی ناوچەکە بوو دایانە ئاوارەکان. لە بیرمە ئاوارەیەک کە قەسابی دەزانی مەڕەکەی سەر بڕی و دوای ئەوە هەڵی واسی، پاشان پارچە پارچەی کرد. بۆ من زۆر سەرنجڕاکێش بوو کە تەرازویان هێنا تاوەکو مافی کەس نەخورێت. خانەوادەکان بە پێی ژمارەی کەسەکان چەند کیلۆیەک گۆشتیان پێدرا. بۆ من سەرنجڕاکێش بوو کە خۆیان کارەکەیان ڕاپەڕاند. گەورە و بچووک دەفر و قابلەمەیان بەدەستەوە دەگرت و سەرەیان دەگرت بۆ بردننی ئاو بۆ کاری ڕۆژانەیان. دوای 3-4 ڕۆژ تەوالێتیان بۆ ئامادەکردن. ژنان بەجیا و پیاوان بەجیا. پێداویستی پزیشکی و خزمەتگوزاری تەندروستیان بۆ دابینکردن. لە ماوەی 3-4 ڕۆژدا هەموو پێداویستیەکانیان بۆ دابینکردن. هەموو ئەم کەلوپەر و ئەو شتانەی کە لە ژیانی ڕۆژانەدا بەکاردەهێنرێن بۆیان دەستەبەر و دابین کرا. هەر لەو ماوەیەدا گەردەلوولێکی تۆزخۆڵ لە نێو کەمپەکە دروست بوو. زۆربەی چادرەکانیان تێک چوو، تەپ و تۆز ئەو ناوەی داگرت. منداڵێکی 8-9 ساڵە نازانم خوشکی بوو یان برای لە ئامێزی گرت بوو، لە کەوچکی شۆفڵێکدا دانیشت بوو. خۆی کردبووە بربەست تاوەکو تەپ و تۆز نەچێتە نێو چاوی منداڵەکەوە. بەڕاستی منداڵێکی 8 ساڵە لە چی تێدەگا؟ وەک باوک، وەکو برایەک ڕوخساری خوشک یان براکەی گرت بوو بۆ ئەوەی تۆز نەچێتە نێو چاوی. ئەم وێنەیەشم بەڕاستی ئازار بەخش بوو. ئەو منداڵە بە تەواوی بوونیەوە پارێزگاری لە خوشکی یان براکەی دەکرد. بۆ من زۆر سەرنجڕاکێش بوو. کە گرتومە 2 کچۆڵەی زۆر بچووک لەوێ بوون کە بۆ نانکردن ناچار بوون ئەو دەوروبەرە بگەڕێن بۆ کۆکردنەوەی داری وشک. بەدەستە بچووکەکانیان داری وشکیان کۆ دەکردنەوە و بە باوەش دەیان هێنانەوە بۆ لای دایکە پیرەکەیان و یارمەتی دایکیانەدا بۆ دروستکردنی نان. بۆ من زۆر سەرنجڕاکێش بوو کە ئەو کچۆڵانە چۆن بیر لە ژیانی ئایندەیان دەکەنەوە. ئەم ڕووداوانە هەمویان بۆ من بوون بەوانە. ئەم وێنەیەم زۆر بەلاوە خۆشەویستە. لە چەند پێشبڕکێکدا
خەڵاتی بەدەستێناوە، هەستێک کە ئەو کچۆڵەیەی لەسەر شانی باوکێتی و ئەو کچەش کە لە باوەشی باوکیدایە، ئەو هەستەش کە کچەکە دەستێکی بە پرچیەوەیە، وەک چەقۆیەکە کە لە دڵی منی بدات. ئێستا هەست بەوە دەکەم کە ئەو منداڵە بیر لە چی دەکاتەوە و باوکی کچەکە بیر لە چی دەکاتەوە. جوان دایپۆشی بوو تاوەکو سەرما کاری لێ نەکات. ئەو دایکە پیرەکەی لەگەڵ خۆی دەهێنا. ئێستا چەند ساڵە ئەو بیرەوەریان لەگەڵمدایە کە بۆچی هەموو بۆچی کە بۆچی تاوەکو ئێستا کام تەرخەمی کراوە. هەم بۆ بەرپرسانی وڵاتی خۆم، هەم بۆ بەرپرسانی عێراق و بەرپرسانی کورد. بۆ دەبێ ئەم وێنانە بڵاو نەکرابنەوە، بۆ دەبێ لە پێشانگادا نمایش نەکرابن، بۆ ئەم وێنانە دەستا و دەست نەکرابن، بۆ دەبێ خەڵکی جیهان ئەو دەربەدەری و ئاوارەبوونە نەبینن، دەربەدەری نەبینن، بۆ دەبێ هەڵۆشانەوەی بنەماڵەکان نەبینن. پێم وایە ئەگەر ئەو وێنانە ببینرێن و بڵاو بکرێنەوە کاریگەری چاکیان دەبێ، هەروەکو ئەوروپایەکان و ڕۆژئاوایەکان بۆ بچووکترین ڕووداو کە بەسەریان دێت سەدان فیلم و وێنە پیشەنەدەن. بەڵام ئێمەی کە لە جیهانی سێم دەژین هەمیشە کەم تەرخەمی ئەوەمان هەیە. ئەمە ئەرکی چاپمنیەکانە. تەلەڤیزیۆنەکانی کوردستان، تەلەڤیزیۆنەکانی ئێران، تەلەڤیزیۆنەکانی عێراق بابەتی لەو شێوەیە بەردەوام بڵاو بکەنەوە و وێنەکان دەستا و